بەڕێزانم کاتتان باش لە کەرکووکم بەرنمەیەکی نوێی ڕێگەیەک بەرەو بەغداد بە میوانداری یەکێکی دیکە لە کاندیدەکان لە سەرلیسی پارتی دیموکراتی کوردستان بەڕێز شێخ گەیلان تاڵەبانی کاندیدە لە سەرلیسی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ هاوکارم پشتیوان ئەمڕۆ گفتوگۆیەکەکەین هەم لەگە جەنابتە و هەم ڕای خەڵکی ژوەرەکەین سڵاو بە جەنابەت باشی ماوەساجان دەنگ و باسان شوەن وەزئی کەرکووک لەگەڵ گەرمایە وازانم تا ئێستا فێنک نەبوو ئێرە تۆزێ گەرمە زۆر باشە مامۆستا با یەکەم پرسیارم لەوە بێت دەبینین خزمەت گوزارەکان لەم شارە چەندین ساڵە یان جەنابیشتان بە حکمەوەی کە لێرە دەژین ڕەنگە لە هەموو کەس باشتر تێبکەن لە ڕووی خزمەتەوە کەرکووک ئەو خزمەتە نەکراوە کە لایەنەکان بەگشتی بانگەشەی بۆکەن وایە دەمەوێت پرسیاری یەکەم لەسەر ئەو بابەتە بێ بەڕێزت خۆت کاندید کردووە لەسەر لیسی پارتی دیموکراتی کوردستان وایە بابەتەکە بۆ خزمەتی کەرکووکیەکان و باڵێن بابەتێکی قەومیە یانەوەی کە خەڵک دەڵێ تەنها بۆ گیرفانپڕکردن و تمۆحی خۆتانە کامیانە قوربانگیان یاخوا بە خێر بێن سەرسەر و سەرچاو زۆر سپاس بەڕاستی براتان بڕوانامەی دکتۆرای هەیە و ئەلحەمدولیلا موەزەفم خێزانم موەزەفە و ئەوەی بڕوانامەی دکتۆرای هەبێ خاصەتەن ئەلحەمدولیلا مەعاشی باشە بێ لەخوا زیاد بۆ بەدەم ڕێوە گفتوگۆیەک نەکەین پەپارە نییە لەخوا بەس چییە من ڕابردووم 30 دانە ساڵە بەڵێ خەڵکی بە تایبەتی ئەم ئیسکانەین با و باپیرم خزمەتمان کردووە باشە یعنی دەرگامان وەڵا بووە بۆ کێشە و گرفتی خەڵکی بەڵێ بۆ قەزێ سڵح و ئاشتەوایی بۆ با بڵێن بەبێ جیاوازی طبعاً ئێمە هەر جەنابی سەرۆکیش وا دەفەرمێ ئەڵێ هەموو کاتوێنەری بەس پارتی مەبن و بەس کوردیش مەبن فەرق و جیاوازی پارتی یەگەڵ حزبەکانی تر ئەوەیە لەوانەیە حزبێکی تر بەس بۆ جەماعەت خۆی ئیشکە مەبەستان چێ ئەو حیزبانە مامۆستا وەڵای هەر حزبێکی تر بەڕاستی یعنی بەس پارتی بۆ قەومیەت و بۆ خەڵکەکەی خۆی ئیشەکە و بەبێ جیاواز بەس پارتی بەس پار بۆ نمونەیەکت بۆ بێن دەیان مامۆسای ئاینیمان هەیە با بڵێ بەڵێ کەیسە موچەیان بۆ بڕات و ئیشیان بۆ ئەکرێ هەتاوەکو وەرەقەیەکی حزبیلانی خۆیان نەبن یەک ئیشیان بۆ ناکرێت بۆ نەتانتوانیە لەگەڵ یەکێتی نیشتیمانی یاخود حیزبە کوردیەکانی تر لیستێک دروستکەن پارتی داوای کرد قوربان هەموو جەماعەت کەرکووکیش دەزانێ ئەوەی کەوا ئامادەی تیان نەبوو کە ببێتە یەک لیست بەداخەوای لێم یەکێتی بوو و حزبەکان تریش عینەن لە پاش ئەو ڕازی نەبوون و ئەم جارە بە تایبەتی ئەڵێم پارتی زۆر ئیشتیعدادی هەبوو کەوا کوردی یەک لیست بێ لەم شارە کوردایەتی بکەین باوڵ و هەنگاوی ناو کۆبوونەوەی کرد و جەنابی کاکی وا چەند جا سەردانی کرد یعنی ئەو ئامادە بوونە ئامادە بووین نیشتیمانی ئامادە نەبووە ئامادە نەبووە ئەوە پێش کامیرای لێم و هەموو جەماوەریش ئەم ئامادە نەبوونەی یەکێتی ئەوە ناو دەنێن چی وەڵایی دیارە ئەوان کوردایەتیان خستووەتە هەنگاوێکی دواتر بەرژەوەندی حزبی تەسکییان خستووەتە پێشەوە ئێمەش پارتی دایمە بەرژەوەندی قەومیەت ئەخینە پێش باشە دکتۆر بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگا تا ئێساشی لەسەر بێت دەوام ناکەن باڵێ بە گوێرەیەوەی کە پارێزگاری کەرکووک یەکێتیە باڵێ ئەمەش هەر ئەبەسیتەوە بۆ بابەتەوە یاخود شتەکە ڕقەبەرایەتیە چییە لەبەر دوو هەنگاوە و دوو هۆکاری هەیە یەکەم هۆکار زۆر بێڕێزیان کرد بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان کاتێک کە تەشکیلی حکوومەتی محافظ و ئەنجومەنیان کرد ڕێزەکە چی بوو و چوونە بەغا و بەبێ ئاگاداری پارتی بەبێ ئەوەی کەوا بانجیان بکەن لە فندقڕاشی دانش بەس دکتۆرەوان ئەفو ناوانن ئیتیفاق تۆ ناوێنی بێڕێزی بێڕێزیە چونکە تۆ معقولە لیستێک دوو کورسی هەبێ ئەگە با یەک کورسیش بێ دوو کورسی هەبێ تۆ بانجی نەکەی بۆ گفتوگۆ و ڕێکەوتن و دانیشتنێک بڕۆی دوور بە دوور دابنشی ئەمە چییە؟ ئەمە بێڕێزیە تەبعاً باب ئەوان وا دەڵێن کە خزمەتێکی باشیان کردووە وەتوانیانە دەسەڵات و حکومڕانی بۆ کورد بگەڕێنەوە 4 پرۆژەیان کردووە خزمەت ڕێزمێ ینی جاری هەبووی 4 پرۆژەیان کردووە هەمووی خوانیش دەڵێن بە قەرز و قەڵە کردووە دکتۆر یەک پرسیاریکە لام گرنگە بەڕاستی ئەوێەوە ئاگادار بن ئەو ئەندامانی ئەنجومەنانە ئەوەی کە بایکۆتی باڵین کارەکانیان کردووە موچە هەروەرەگرن وانە موچە وەرەگرێن پێڵێن ئەو موچەیە حرام نییە ئەڕۆن بۆ ناو محافەزە ژووریان هەیە دانیشتوونە بەڵام کە هیچ ڕۆڵێکیان نەبێت جەناب دەزانی لە ڕواینەکەشەوە بۆ ویسم پرسیاریەوە بکەم کە تۆ ڕۆڵت نەبێ ئەم موچەیە لە پای چیاوەرەگری
ئەمە وەکو ئەپۆزیۆن وایە چۆنی سە لە پەرلەمانە مەسەلەن معارەزە هەیە با بڵێن یعنی ئەوە نییە بەشداری بک و بەشێک بێ لە حکوومەت باشە معارەزەیە با بڵێن ئەمانیش بە هەمان شێوە هەتا پارتی نەهات بووەوە هەمووی ئەیوت کەی کورد دێتەوە با بڵێن هەتا هەموو جەماوەر کەرکووک ئێمە لە کەرکووکەژ هەمووی وایوت ئەیکەی کورد تێتەوە با بڵێ بۆ یەکێتی کورد نییە بەخوا ئاخە یەکێتی یەک ڕێزمەیە کە تۆ دەستی خستە ناو دەستی حەشد و دەستی خستە ناو دەستی بەرامبەر کە خۆی فرۆشت کەرکووکی فرۆشت ئەوە بەڕاستی ینی سقە و جەماوەری زۆر لە دەستدا ئەو یەکێتی کات باشە دکتۆر مامۆسایانی بە درێژایی مێژوو ئەگەر سەیری کەرکووک و ناوچە دابڕاوەکانی دیکە بکەین هەمیشە پارتی یانی لە دوای یەکێتیەوە بوو وانە یانی کەمترین دەنگتان بەدەستێناوە بۆ نمونە لە ناوچە دابڕاوەکان لە کەرکووک ئەی ئەگەر وایە چۆن خەڵک بە یەکێتیش پاشە کشەی کردەوە بەڵام ئێوە هەر لە دووە یەکێتی چەند پاشە کشە بکە بەڵام پارتی هەمیشە لە دوای یەکێتی یەکێتی لە چ کاتێکە حەزەکەم پێم بڵێ تۆ باس کەرکووک مەکە ئێمە باسی کەرکووک باسی کەرکووک و ناوچە دابڕاوەکانەکەی تێگەم بەڵام وەکو لیستی یەکەمی هەموو با بڵێن ئەم ناوچە و دەور و بەر پارتی یەکەم دەنگە لە ناو حتا 800,000 دەنگێنا لە عێراقا ئەسە چووکەوا بم 800,000 دەنگێنا کە سەدری یەکەم کوت لێ 700,000 دەنگێنا بەڵام بە پیدا بەشکردنی منتیقەکان کورسەکانی سەدر زیاتر بوو پارتی یەکەم دەنگە با بڵێن بۆیە حکوومەتی عێراقیش تشکیل ناکرێ بە پارتی بەڵام بە نسبەتی با ئێمە بڵێن کەرکووکەکەن ئێوە توان معادلەکە بگۆڕن لەوێ پارتی زیاترترە یەکێتی کەمترە دوو کورسیە لەوێ پارتی 4-5 کورسیە لە کەرکووک بە حەقیقەت ینی جەماوەری یەکێتی زۆر بوو بەڵام وای کرد پاشەکشێ بک لە 6 کورسی ئێمە لە کەرکووک بووینە هەڵبژاردنە بووە 6 کورسی هێناو یەکێتی لەم شارەدا ئەدەفەر مجاری پێشوو 3 کورسیێناوە نیواونی و پێت وایە ئێسانی ئەم جارە گۆڕانکاری پارتی ئەتوانێت گۆڕانکاری نەمعادلەکە ئەمە ئەو ئومێدەمانەیە هەرچەنێ ماوەیەکی کەم پارتی هاتووەتەوە بەڵام گۆڕانکاریەک دروستە بێ باشە مامۆسا بیسم پرسیارێک کەم حەزەکەم ئاواش بڕۆین بەڵکو خەڵکیش بدوێنی پارتی دەزانین زۆر دژی با بڵێن عەرەب و یانی ئەو لایەنە شیعانەن کە لە پەرلەمانە ئەم دژایەتیە یانی دەتوانین بڵین لە ناو پەرلەمانیشا کە ئێوە وەکو بەڕێسانەڵێن زۆرینەی دەنگەکان یاخود زۆرینەی کورسیەکانتان بەدەستێنە دوجار ئێوەش بەشێگە بن لەم حکومەتی بنکەفراوانە و بە تایبەتیش کە شیعەکان زیاتر ڕۆڵیان هەیە ئەی ئەم هاوکێشەیە چۆن ڕێگەکەنەوە لە کاتێکا ئێوە گەوایە یانی ئەزانیی تۆ کار و کردەوەی بەرامبەرەکەتە بەدڵ نەبێ بەڵام بەهۆی شتێکەوە لەگەڵ ئەوا تێکەڵبی ئێوە ئەتوان ئەوانیش چاپکەن بەو میکانیزمی کە خۆتانەتانەوێ یان ئێوە ئەکەونە ژێڕکێفی ئەو حکومەتە بنکەفراوانی کە باسم وەڵاهی نەکەوتون ئەگەر بکەوتین ئەو هەموو دژاتی مەبەسم پەرلەمانە بەڵێ ئێمە ناکەوین بەڕاستی لە بەڵگەیش لەسەر ئەوە چییە؟ پارتی جگە لە پەرلەمان حکوومەتی تشکیلی ڕابردوو لە زۆربەی مدیر عامەکان وەکیل وەزیرەکان بەشداری نەکرد با بڵێ بۆ لەبەرەوەی کەوا ئەیزانی زەختی ئەوان لەسەریانە ئەبێ بەپێی بەرنامەی ئەوان ئیش و چالاک و کار بکرێ با وە دەسەڵاتت نەبێ تۆ وەکو ئەندامەکانی کەرکووک کە تۆ دەسەڵاتت نەبێ با بڕۆی بەشداری بکەی لە حکوومەتێکە چ قیمەتێکی هەیە چاوەکەم ئەمێ ڕێی خەڵک وەرگرین قوربان چۆنی مامۆسا گەیلان کاندیدە لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان ئێوە وەک کەرکووکیەکان چ ئومێدێکتان پێی هەیە ئەیناسن ئێوە چ ئومێدێکتان پێیانە وڵا ئومێدمانێتە سەرکەوتنیانە بۆ کورتکردن لە پەرلەمان ئێوە خۆتان خەڵکی شۆڕجەن وانێ مامۆسا لە بەشی قسەکانی ئاڵێ پارتی زۆرینەی کەرکووکەکان یعنی کە پارتیە بین ئیتر کوردبوو نەبینن ئێوە لەگەڵم قسەیان خۆی حەق نییە بەلا ڕێدا بڕۆ خۆی ئەبێ بێ کورد ئەبینین ئاڵای کوردستان ئەبینین ئەگەشین بابەتەکە مەقسەدی ئێمە کورد کە لەم شارەیە پارتی بدینم یەکێتی بدینم
تەنانەتەوەی نوێژ بدینم بزانم دەسەڵاتێکی ئاڵا ئەگەڕێنێتەوە بۆ کەرکووک پێم خۆشە. مامۆستا قسەیەکی زۆر جوانە یعنی ویستم نەیتوانێت کوردستان بگەڕێنێتەوە کە باش ئەو شێوەیە کە ئێمە چاوەڕێمان نەکردایە لە پارتیەکان ئەی مامۆستا چۆنەڵی خەڵک چاوەڕێی کەرکووکەکانەڵێ قوربان لە دوای 16 ئۆکتۆبرەوە و ڕووداوە ڕوویدا طبعاً بەڵێ کەس ئاڵای کوردستان لە کەرکووک نەیتوانی هەڵ بدا هەتا پارتی هاتەوە دکتۆر شاخەوان ئاڵای هەڵدا گەلە دژایەتیان کردیان دانەگیرگران چاوەڕێ شتێک مەگرد لە حزب سیاسەکان ینی بۆم دەرکەوت کە هیچ حزبێکی سیاسی گەنجی کوردی کەرکووکی لا مهم نیە بە هیچ شێوەیە بە هیچ شێوەیە بە پارتی دیموکراتی بە پارتیەوە بە یەکێتیەوە بەنەوەی نوێەوە ئەوەی ئەحزابی سیاسی بێ نەکردێ تەنانەت بەوە هاتوو نەخوایان دەوڵەمەکەن دەرەچ تۆ گەنجی کەرکووکدا مهمە ئەتەوێ ئاڵای کوردستان بگەڕێتەوە کەرکووک ئەتەوێ کەرکووک پارێزراوێ فەرموو بەیەک حەزب دابەزن لیستێکی هاوپەیمانیتاندا گردایە و دابەزن معلوم جەناب پارتی هەنگاوی نامدا وڵاتیان داوای ئەوەتان چاوەڕێمانەکرد ئەوە ئەو شتە بکرایە تۆ جەنابەت حەزبەکەی تۆ پارتیە بۆ نمونە کورسی نیوێ دێنێتەوە کورسەکەت بسۆگەر کرد نیوەکەی چی لێ پیا و ئافرەتێک دوو کورسی دەرەکە بەڵام نمونە مامۆستا کورسی نیوەکە تێنایەوە کورسێک بۆ نمونە 5,000 دەنگا 40,000 دەنگە تێنایەوە 5,000ەکە چی لێ دێن ئەمە پارتی هەنگاوی نام ئەم جارە نازان متابعە ئەخبارەکەی وەکو سیاست 5,000 دەنگ لەم ڕۆژە ناو تو ناو جەرگەی عارەبای ئەطرافە دوژمنە بە عارەبشەوە کوردەکان خۆشمان ناخۆمان دوژمنەوە کە بینی پێشەوەی ئەو کاهیانە بکڕی سیاحەتە باشە قوربانە بم ویسم گفتوگۆیە بکەین پێکەوە جەنابیشت وەکو کەرکووکیەک چ ئومێدێکە بە لایەنە سیاسیەکان و بە تایبەتی بە پارتی دیموکراتی کوردستان هەیە بەنسبەت خۆمە من خۆم بۆ دەنجی بۆ پارتی دەنگەدەم لەبەرەوە لە 16 ئۆکتۆبەر دەستیوەشان لە چییە؟ لە 16 ئۆکتۆبەرەوە بەرە و کردیەوە بەتەوان بڕۆن جێشەکە ئەواندا نابوو بەس بێنە سەر نەوتەکان بەڵام من مقدمێکە بینەگرا قسەم کرد وتی ئەمەر بۆمان توالیا لە ڕای ماڵە بڕۆ ئەگە لەیانەکە بێت و جەماعەتی پارتی دەستینەوە شانایە و نزگای 250 شعبی کوشت و 75 بریندار کرد ڕاوەسە هەڵە بەرخاترەوە دەنجی بۆدەم باشە مامۆستا ئەڵێ ناسم مامۆستا باوشیان ناسم نەکەم خۆیەکان کە پارتیە بینن ئیتر بوون بە ڕموز و ئایکۆنێک بۆ کورد تۆ تا چەند لەگەڵەوەیەکە ئەزای چۆن ئەوڵ لەسەر ئینی خەڵکە مێنە ئیسە ئەم قسانی کە تۆیسە بۆ منەکەی بەرزبەت منەوە من زەلامەکی من نە پارتی منێ چێتیشم بەس بەڵام خۆش بوێن لەبەر ئەو موقفم لێ بینیوە بەڵام یەکێتیش کەم نیە قسووری نەکردووە هیچ لا قسووری نەکردوە بۆ ئێمە کورد چەندێ دەربچێت قانجازێمێ حتا بزوتنەوەی ئیسلامی دەرچێ قانجازمان باشە بە دیوێکی دیکەیە وەکو بەڕێزت وەکو کەرکووکیەک باشە ئەگەر لیسەکان ئەگەر حیزبەکان بە یەک لیزا بەزینە باشتر نەبوو ئەم دژایەتی کردن و ئەم یەکتر تۆمەت ئەم دژایەتکردنی کورد دیوە لە وەختی شێ مەحموود و نازان چێشە ئەم دژاتیارە هەبووە بڕینەوەی نییە ئابات بە حیاتی تەواو نابێت بۆ دەوە خۆتی بینی کاکە لە چلەکانەوە شەڕە تا ئیستاکە بەڵێ بەرەکانی کە لەناو حیزبەکان هاکرێت بەڵێ لە کوردستان بکرێ قەینە کێشەمان نییە ڕاست لە کوردستان چێکم بیکە هەر کورد دەرەچێت دژایەتی یەکتریەکە بەس ئێمە کێشەکەمان ئێرەیە ئەوساز من شەوت بێنم ئەلێم ئەم بەربەرەکانی کە ئەکرێ لە کوردستان بکرێ قەینە بەس نابێت لە ناوچەدا بێڕەوانە باشە خوا با پرسیارێکم بۆ هەردووکتانە بێت زۆر باشە لێرە مشکلەکە لە چووە لێرە ئێمە مشکلەکەمان کەرکووکە تو ئاگا لە خۆت لێرە تورکمان نەزانین چۆن وەکی نیە چاو دەرەکەت خزاوەتی ساڵ ببێتە محافظ ماجی دوانزانە من محافظیمەوێ باشە کە تۆ محافظەکەتان کە کووردە ماجیەکە لە کاکە ئێمە ئەیگۆڕن ئەزای چۆن هەموو شێ زعباستا هەموو شێ زعباستا کردی بۆچی ئیشی تایە ئایا لەگەڵ وەسپی عاسی موزر عاسی و لەگەڵ محەممەد میمی ئایا دانشن چیاوت ئێمە ئاگەمە لە مۆزوعانە نییە با من یەک پرسیار لە جەنابتان بکەم بە بڕای ئێوە ئەم کاندیدە بەڕێزانە کە خۆیان بەرژێرەکەن و ئەیانەوێ بچنە پەرلەمانی عێراق ئەمە زیاتر بۆ گرفان پڕکردنە یان خەمی قەومیەت و نیشتیمان و وڵات لە 185 بۆ گرفان پڕکردنە بە هەمویانەوە
بە هەمووی لە 1985 سایەنەوەتی بۆ جێرفان پڕکردنە کاتمان گرتی دەست خۆش بێ هەربژیت دەستان خۆش بێ مامۆسا ئەمە بابەتێکی باش و بەڕاستی ئەمە ڕە و قسەی بەشێک لە کەرکووکیەکانە ینی ئەمان بە جۆرێک بە بڕوای من ئەزانی مامۆسا کە سەیری ئەم خەڵکی کەرکووگەکەی هەستەکەی ینی بەجددی خەڵکەکە خەڵکەکە زیاتر خاکەکەی خۆشەوێ و بە تەنگ خاکەکەوەیە وەک لە وانە تۆش لەگەڵمانیت باشە چ زمانێکە هەیە بۆ ئەو پیاوە بەڕێزە ئەگەر تۆش تەلەفۆنەکەویتە دانەخەیت لەوێ سوزانم هەندێک فێر بوونەوە نیە ژنیکە ژێنن ئەو قسانە هەمووی پەسەنگ دەکەم من خۆم یعنی ساڵانی ڕابردوو خۆم و مامۆستایان و فەقیم زۆرە چونکە بۆ کەسانی وا ئیشمانەکە کە ئومێدمان وا بوو ڕازگۆ بێ بە کێشە و معاناتی خەڵکەوە بێ بەخوا وڵامی تەلەفۆنەکە ئێمەشی جواب ئەگەر چویتەوێ تەلەفۆنەکە من بە دەیان پۆستم بڕیوە لەخوا بە زیاد بێ خەڵک منی تەجروبە کردووە سعات دوی شەو منی هەڵسانوە هەستاومە بۆ جەنازەی و بۆ سەرقەبری و بۆ هەموو ئەوە ئێستا قەزدم بەخوا خەڵک لە کاتمی گردووە بە 3-4 سعات ئێمە وەکو شێخین بنەماڵەی تاالبانی ڕقیە دەکەین هاتووە لێ قەوماوە بەخۆی بە خێزای مناڵی ئەگەر پارە وەربگرم مەبەستم گیرفان پڕکردن بێ بەس بە ڕوقیەی شەرعی خواوەکی لە معاشی 2 پەرلەمان کۆ ئەەکەمەوە باڵی بەس داشم لە شەو خۆم بەبێ مقابل 1000 دیناری 1 فلسێ لە من حرام بێ ئێسا کە هاتین من سیارەکەی جەنابتم بینی سیارەی ڕێکخراوەکانە ئینزانایانە باش تۆ هەر بەوە هاتوو چۆکەی هەر سیارەیەکی با بڵێن شخصی خۆم دایانە پێما 15 ساڵە با بڵێ هەر بۆ هەموو شۆکم بنزین و سێرڤس و خزمەت گوزاری لەسەر چێ هەمووی لەسەر خۆمە سیارەکەت بە هەدیە ئیراوەتە یان ئیراوە بە شوێنەکە بەعام بە شخصی هەر وەکو هین ئەو پۆستەیە هین جێگری سەرۆکی زانایانە با بڵێن بەس مامۆستا هەر لەسەرەوەی ئەوکان کاکردی یعنی ئەو سیارە ضرورێت وایە کە لە داوامی فەرمیە بەکاربانزانە شەو ڕۆژ بەکارێنی بینی تا من مامۆسام لەگەڵا بوو یعنی لە کار و باریشی مامۆسا هاتبوومەوە جەنابتان تەلەفۆنتان کرد وتتان کاکە ئیعلاممان هەیە و ئەی خێرەکەی زیاتر نابێ ئەگەر بە سیارێکی شخصی بێت و ئەو سیارەیە دانی بۆ هەندێک خزمەت گوزاری لەبەرەوەی بەس تۆ هەر بەمات و چۆکی نانە هەمە لە پێش دەرگاگەیسە بڕۆین ئەلحەمنا 2 سیارم هەیە با پرسیاری کە بکەم جەناو پێشریەکێتی بوویت بەڵێ من لە ناو چێتی بووم کەی والله تقریبا دەور 2022 بوو یاتی 21 بۆ 22 پەیوەندیم بە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان کرد زۆر باشە چی وای لێ کردی تۆ وازەیەکێتی بێنی دەستبەرداری بی پەیوەندی بکەی بە پارتی دیموکراتی کوردستانەوە پاشان لەسەر لیسی پارتی خۆت کاندی لە دوای مردنی مام جەلال خوافووی کە بەڕاستی ئومێدم بەو حزبە نەما چونکە دەیان مەسائل هەیە ئێستا بۆ دەست و بردە هەموو باس ناکرێ بە کورتێکی یەکدانە لەوانەیە کەەوە ئەو حەدەسەی لە دوای 16 ئۆکتۆبەر ڕوویدا و بەڕاستی قیادەیەکێتی خۆی دەرچوتی ئێمە فرۆشتمان و تەوقیعمان کرد تۆ نەتەوەی خۆت بفرۆشیتر بە چاوەڕوان چێبی لەم حزب ئەمە یەک دووەم بۆ کێشە و بارودۆخی مامۆستانی ئاینی دەیان کێشەی مامۆسای ئاینی هەبووە یەکێتی بەس کاتی بانگەشە مامۆسای ویستووە ئەیان هێنێ ئەمە بەرنامەتی من چەندین ساڵ لە دوای مامجلال لەگەڵیان بەڵام مام جەلال کردووە با ئەخەم عاناتیم لەگەڵە بەرنامە من کێشە شکاتمان گەیانوەتە کاک باڤێڵ شکاتمان گەیانوەتە مەکتەبی ڕێخستن شکات بایخ بە مامۆسای ئاینی و مزگەوت نادەن ئیلا کات بانگەشە نەبێت یەکێتی مامۆسایان کات بانگەشە کۆکەنەوە چەند مانگێک موچەیان ئەدەنی ڕێزمەوەی پەیوەندی بەخۆیانەوە ئەکا بانگەشە تەواو بووی تردووە پشتیان لێەکەن هەتا بانگەشەرتیە مناکە پارتی نایکە مامۆسای بندیوارتان نییە مامۆسا ئەبەت لوجنەمانێ ئیسەمە خۆم لاجاوی لوجنەی زانست ئەگەر مامۆسایەکی بندیوار هەبێەوە چۆن مامەڵی لەگەڵەکە قوربان مامۆسای بندیوارم نییە چونکە من ئەگەر هەبێ ئەزانم نیت ئەگەر هەبێ چیەکەن ئێوە ئێمە ئیجراعاتمان لوجنە هەیە لوجنەئجراعات شپاری ئەو چەند ساڵی معاشی کەوتە لێسەنیتەوە یان چیەک نەعاجکەم ئێمە لوجنێکمانێ پێڵێن لوجنەی زاچی باڵا ئەو مامۆسای ئێمە لە کەرکووک دوو بەشین بەشێکی لەسەر وەقفی سنیە بەشێکی لەسەر ئەوقافی سەر بە هەرێمی کوردستانە ئەوەی لەسەر هەرێمی کوردستانە لوجنە هەیە بین ناوبین دێ
بەسەر مزگەوتەکانە دەڕوا لە ناکاوە باشە باشە ئەژتکەم ئەو مامۆسای لەوەیە خزمەتەکە لەگەڵ ئیسە چۆن جەنابتان هاتون بەو کەناڵە لەگەڵ ئەو مزگەوتە ئەم مامۆسایە دێ ئەم جێورە دێ ئەم بانگ بێژە دێن نایە دەوام ئەکە متابعی هەیە زۆر باشە بەم پارێزگارەی ئێسای کەرکووک ڕازیت بەدڵتە وڵی طبعاً ئێمە کورد بێ باشترە وەک لە نازانم من ڕئی شخصیتم بەدڵتە یا خودنا کاگڕێبوار بڵێ بۆ بەدڵم نییە باشە ئەی بۆچی کاکشاخەوان وای پێڵێ ڕقنەیە ڕقنە هەرە گیرێ تۆش ڕخنەی وای لێ ئەگریت تۆش ناوێنی ئەو پارێزگای کە کلێنس و وەرەقەکەەوە کاتەوە من هەندێک قسەم تۆ وای پێ ناڵێ آخر بۆچی دەستی خۆی خۆکلێنسکۆکردنەوە عینە خزمەت باشە کە خزمەتە بۆچی کاکشاخەوان وای پێڵێ کاکشاخەوان ڕقنەی لێ ئەگرێ ئەڵێ مەبەستیەوەیە ئەبێت چاوەڕوان شتی تموحی گەورەترمان لە محافظ دەکرد ئەوەی پێمان کرا ئەیکەین ئەوش پێمان نەکراڵین وڵای کاکە بۆمان ناکەن و ئەمە هۆکارەکەی باڵ بەزیتر پارە و شتەکەش پارە و سەفەر و با عەرزت کەم پارە ئەوە باس پاراکەن پارە لە دەستی پیاوێکی باش بێ باشترۆک لە دەست پیاوێکی خراپ بێ من معاشێکم هەیە بەکەم و زیادی هاوکارەتنا با عەرزت کەم ئەگەر گەورەتر بێ مەشروعەکە گەورەترەکەین هاوکاری فەقیرم کردووە نەخۆشم کردووە لێ قەومام کردووە 50 فەقیم هەیە خۆ هەر لە دینی ئیسلام ماڵێک کە خێرێکە کرد ئەم دەسەت کردی بامە پێی نەزانم ئاخە تۆڵەی بۆ پارەیە داخ دڵ من خۆمت بۆ باسەکەم ئەڵێ خی گەورا فەرمێ ئین توبدو الصەدەقات فەنیعمای وئین ئەڵێ ئەگەر شارتانەوە ئەوە باشە شتێکی باش ئەگەر عەلەنیتان کرد هەر قبوڵە و هەر وەرگیرا لە قورئانە ئەفەرمێ دەستخۆش ئێمە چونکە خەڵک پرسیار پارەکەی پەرلەمانمان لێ دەکا ئەڵێ ئەو پارە چی لێ دەکەن من بەڵێنێکی تر ئەدەم لەمێ ئێوە شاید بن ئەگەر دەر من بچم من دامناوە نیوەی موچەکەم تەرخان کەم بۆ مەشروعی خێر بۆ حجرا هەتی و بۆ لێ قەوماوان ئەو گەنجانەی کە ژنیان نهێناوە چونکە بەڕاستی معاناتیان دەزانین ئەمە وعد بێت ئەو وعداتوانم بێت کاتمان گرتی زۆر زۆر سپاس هەر بژین دەستخۆش زۆر زۆر سپاس دەستان خۆش بێ هەر بژین بەڕێزان ئەم ئەڵلقەی بەرنامەی ڕێگەیەک بەرەو بەغداد لەگەڵ مامۆستا گەیلان تاڵەبانی کۆتایی هات لە کەرکووک تا بڕگەیەکی کە و بەرنمەیەکی دیکە کاتێکی خۆش خواتان لەگەڵ